person who can get you where you need to go. They call me Mimir, smartest man alive. سڵاوتان لێبێت بەخێر بێنەوە بۆ ڤیدیۆی چینەی فێرکاری کەناڵی کورگلیش بە شێوازە ناوازە و جیاوازەکەی کوردستان. ئەم جارەش کریتۆسمان لەگەڵە بۆ فێربوونی وشەی نوێ و هەروە فێربوونی ئاکسنت و خوێندنەوەی وشەکان. ئەمە بەشی سێیەمە و دوو بەشی تری کریتۆس پێشتر بەڵاومان کردوێتەوە و گەر نەتاندیوە دەتوانن دوای ئەم ڤیدیۆیە سوود و فێرکارانی پێشووتریش وەربگرن. گەر نوێن و دەتانوێت بەم ستایلە خۆتان فێری ئینگلیزی ئەمریکی بکەن ئەوە سەبسکرایب بکەن و ببنە ئەندامی ئەم کۆمەڵگای کورگلیش با دەست پێ بکەین. Power of this weapon, any weapon, comes from here. Me, Mimir, smartest man alive. And I have the answer to your every question. یەکەم دیمەن مەمیرمانەیە ئەرێ They call me Mimir, smartest man alive, and I have the answer to your every question. واتە چی؟ They call me واتە ئەوان پێمەڵێن Mimir, ئەوان پێمەڵێن Mimir. Smartest man alive, smartest man alive. Smartest man alive واتە زیرەکترین پیاوی زیندوو. And I have the answer to your every question. واتە وەڵامی هەموو پرسیارێکتم لایە. باشە ئەبێتە ئەوان پێمەڵێن Mimir, زیرەکترین پیاوی زیندوو و وەڵامی هەموو پرسیارێکی تۆم لایە. Why does the son of Odin hunt us? کریتۆس قسەی کردو وتی Why does the son of Odin hunt us? Why does the son of Odin hunt us? واتە بۆچی کوڕەکەی ئۆدین ڕاومانەکات؟ بۆچی کوڕەکەی ئۆدین ڕاومانەکات؟ Why does the son of Odin? Why does the son of Odin hunt us? بۆچی کوڕەکەی ئۆدین ڕاومانەکات؟ Okay, there are a few gaps in my knowledge. Okay, there are a few gaps in my knowledge. واتە چی؟ باشە چەند بۆشاییەک هەیە لە زانیاریەکانمدا. چەند بۆشاییەک هەیە یان چەند کەلێنێک هەیە لە زانیاریەکانمدا. Knowledge واتە زانست زانیاری هەردووکێ بێت. گاپ لێرە گاپ کەوە لەسەر نووسراوە گاپس کەوە کۆیە هەر گاپە بە مانای کەلێن و بۆشایی دێت. Odin's had me imprisoned here for 109 winters. But Odin has had me in prison for 109 winters. 109 winters واتە 109 زستان. 109 زستان. Winter واتە زستان. Imprisoned واتە زیندانی کراو. Imprisoned واتە زیندانی کراو. But Odin has had me imprisoned. Had me imprisoned واتە زیندانیمی کردبوو for واتە بۆ ماوەی چەندێک بۆ ماوەی 109 زستان. بەڵام ئۆدن منی زیندانی کردبوو بۆ ماوەی 109 زستان. I'm a clever lad. I can piece it together. Promise. Just given time. I'm a clever lad. I can piece it together. I promise. Just given a time. واتە چی؟ Clever واتە زیرەک. Clever واتە زیرەک. Lad واتە گەنج. گەنج کە بە مانای کوڕ یان گەنجێک کوڕێکی زیرەکم یان گەنجێکی زیرەکم. بەڵام لاد ئەمریکی نییە بەریتانی و سکۆتلەندیە زیاتر بۆیە مەمیر لێرەدا بەو شێوازە قساکە بە بەریتانیا سکۆتلەندی. جا بۆیە I'm a clever lad واتە کوڕێکی زیرەکم. I can piece it together. ئەتوانم پارچەکانی پێکەوە بلکێنم. Piece it together لێرەدا هیچ مانایەکی نییە کە بلی پارچەکان پێکەوە بلکێنم. بەڵام ئەوە بزانن کە لە ئەمریکیە خۆی ئەم قسەیە پارچەکان بلکێنم مانایەکی خۆیەیە کە بمانای ئەوە دێت ئەگەر لێم بگەڕێ ئەتوانم بیدۆزمەوە. واتە لە ڕێگەشتی بچووک ئەتوانم ئەو وەڵامی تۆ بدۆزمەوە کریتۆس. I promise بەڵێن بێت یعنی ئەتوانم بیدۆزمەوە بەڵێن بێت. Just given time. تەنیا کاتم پێ بدە. Nobody there, just like I said. Nobody there, just like I said. Nobody there واتە هیچ کەس لەوێ نییە. هیچ کەس لەوێ نییە. Just like I said. وەگەوەی کەمێ پێشێستا وتم. ئەو جەستە بە مانای کەمێ پێشێستا دێت نەک بە مانای تەنیا و بەس بە مانای کەمێ پێشێستا دێت. ئەلێ وەگەوەی کەمێ پێشێستا وتم. Just like I said. Just like I said. وەگەوەی کەمێ پێشێستا وتم. ئەتواننەوە ژۆکو ڕستێکی ئامادەگرا و لەبەری بکەن. The boy's mother is dead. The boy's mother is dead. The boy's mother is dead. واتە دایکی کوڕەکە مردووە مەبەستێ و کوڕی ناوەڕاستە کوڕەکەی کریتۆس خۆی. جا کریتۆس دەڵێت دایکی کوڕەکە مردووە. The boy's mother is dead. She wanted us to spread her ashes on the highest peak in all the realms. She wanted us to spread her ashes on the highest peaks of all the realms. واتە چی؟ She wanted us واتە داوای لێمان کرد to spread بۆی کە بڵاوی کەینەوە چی بڵاوکەینەوە her ashes. Ashes واتە خۆڵەمێش.
her ashes واتە خۆڵەمێشەکەی بڵاو بکەینەوە on the highest واتە لەسەر بەرزترین peaks of all the realms واتە لوتکەی مەملەکەتەکان باشە واتە داوای لێمان کرد کە خۆڵەمێشەکەی بڵاو بکەینەوە لەسەر بەرزترین لوتکەکانی مەملەکەتەکان ڕێڵم واتە مەملەکەت پێک واتە لوتکە highest واتە بەرزترین ashes واتە خۆڵەمێش spread واتە بڵاوکردنەوە شتێ بڵاو بکەیتەوە wanted واتە داوای لێمان کرد she wanted us واتە ئەو داوای لێمان کرد Oh, then you've come to the wrong place, little brother. Oh, then you are come to the wrong place, little brother. ئەرێ تۆ هاتوویتە شوێنێکی هەڵا برا بچووک little brother واتە برا بچووک wrong place واتە شوێنی هەڵا wrong ئەوها خوێندرێتەوە wrong واتە هەڵا جالێ تۆ هاتوویتە شوێنێکی هەڵا برا بچووک The highest peak in all the realms is not here in Midgard. The highest peak in all the realms is not here in Midgard. واتە چی؟ The highest peak هەروکو وتمان واتە بەرزترین لوتکە. In all the realms واتە لە هەموو مەملەکەتەکاندا is not here in Midgard. واتە لێرە نییە لە Midgard. ئەو شوێنی کە ئەوانی لێوە قساکەن پێوترێ Midgard ئەنجالێت بەرزترین لوتکە کە ئێوە بەدوایە گەڕێن لە هەموو مەملەکەتەکانە لێرە نییە لە Midgard. لێرەدا گەیشتینە کۆتایی ڤیدیۆی ئەمڕۆمان. کە وەرگێڕانی ڕاستەوخۆ بوو لەگەڵ دیمەنێکی یاری کریتۆس کە تێیدا هیوادارە موشەی نوێ فێربوو بێتن و هەروە چۆنێکی خوێندنەوە واکسنتیش ئازیزان گەرنوێن و دەتانەوێت ڕۆژانە پراکتیسی زمانی ئینگلیزی خۆتان بکەن و زمانەکەتان زیاتر بەرەو پێش برن ئەوە دەتوانن سبسکرایبی کورگلیش بکەن چکە تەواو جیاوازە لە فێرکاری هەر شوێنێکی تر سپاس بۆ مانەوەتان لە ڤیدیۆکە و تا ڤیدیۆی داهاتوو خواتان لەگەڵ So I'm a man now. Like you? No.